چینە چەند هەواڵێک گروپی شانۆیی خورماڵ یادی ڕۆژی جیهانی سینەما دەکەنەوە. گروپی شانۆیی خورماڵ بە چەند چالاکیەک ڕۆژی جیهانی سینەما بەرزڕادەگرن. بێگومانم چالاکیەش بە ئامادەبوونی بەشێک لە هونەرمەندان ڕۆشنبیران لە خورماڵ بەڕێوەچوو هاوکارمان سەلاح جەمیل و چالاکیەکانی بۆ تۆمارکردوین و بۆی ناردوین فەرموون بابێکەوە بینەریبی. ئەمڕۆ گروپی شانۆی خورماڵ بە مەبەستی بەرزاکردنی ڕۆژی جیهانی سینەما چالاکیەکی ڕێخستووە لە خورماڵدا ئەوی چالاکیەکانیش کە ناوەڕەکانیان پێگاتوون لە ڕێخستنی پانەڵێک بۆ دوو مامۆستای خۆشەویست لەسەر سینەما لێرە قسە دەکەن و هەروەها خەڵاتی ڕێزەنان دەبەشێت بە سینەماکارانی دێرینی سنوورەکە کە ساڵانێک لەو بوارەدا خزمەتیان کردووە پێشەنگ بوون لە سینەما بۆ خورماڵ و هەروەها بە ئامادەبوونی هونەرمەندی کوردستان شوان عەتوف لێرە ئەمڕۆ فیلمی سینەمایی ئەزموون نمایش دەکرێت. ئاماژمانە لێرە بینەرانی خورماڵ ئاشنا بکەین بەو فیلمانەی کە لەوانەیە دەرفەتیان بۆ نەڕەخسا بێ بچنە دەرەوەی خورماڵ بیان بین. ئێمە لێرە هۆڵێکمان ڕێخستووە کەشێکی سینەماییمان دروست کرد و بتوان لێرە بینەری ئەو فیلمانە بن. دیارە ئیمکانێتی ئێمە وەکو گروپەکەمان ئیمکانێتێکی کەمە، بەڵام بۆ ئیمکانەتی کە هەمانە ئێستا تازەترین پرۆژەمان ئەوەیە کە ئێمە هەفتانە لە خورماڵ فیلمێکی سینەمایی نمایش بکەین. تا ئێستا بەرنامەمان داناوە بۆ 1 ساڵ کە بتوانین هەفتانە لێرە لەم هۆڵەیە فیلمێکی سینەمایی نمایش بکەن و هەروەها ئامانجبانە لە کاری لە ساڵی نوێدا دوو بەرهەمی هەم شانۆیی هەم کورتە فیلم و فیلمێکی نیوە درێژ بەرهەم بهێنین ئەگەر لایەنی پەیوەندیدار هاوکارمان بێت.